ئەو کارمەندانەی کەوا لە کۆمپانیانە کارەکەن چ مۆزەفەکانی خۆیان بێ چه حەماڵەکان بێ بە هەمان شێوە نووسراوی کۆمپانیاکەی خۆیان بۆ ئەکرێت و لە هەموو ئەتوان بە ئازادی هاتوچۆکەن و خوان بگەێنە ئەو جێگانەی کەوا پێویستە کاری لەسەر بکەن. بەنسبەت خواردەمەنیەوە ئێمە دڵنیایی ئەدەین بە هەرێمی کوردستانی بە تایبەتی شاری سلێمانی چونکە ئەم کۆبوونەوەمان کۆبوونەوەی تەواوکەری دوێنێ بوو کە لە وەزارەتی بازرگانی ئەنجامماندا و بە جەنابی وەزیرمان گەیان کەوا خۆراک پێداویستی خۆراکی هاوڵاتیان لە کوردستانە پارێزراوە هیچ کێشە و گرفتێکمان نییە. خۆشبەختانە بە کۆششی هەموو لایەک توانیمان ئەو بار هەڵگەرانەی کە موادی ئەساسی خواردەمەنی و پاکەرەوەن زیاتر لە مانگێک گیری خواردووە لە مەدەرعەباس بۆ بەشبەی یەکەم ئیسا گەیشتە دەواازەکان و ئیسا بەرەو شاری سلێمانی و بەرەو شارەکانی هەرێمی کوردستان دەڕوە. دەیان هەزار تەن موادی خۆراکیمانێ ئێمە بازرگانەکان چاوکراون ئێمە ئاگاداری ئەم مۆز عزوروڕۆین بۆیە هانی کۆمپانیەکانماندا کەوا پێداویستی خواردن زیاتر بێنن. من دڵنیایی ئەوەتان دەکەم شاری سلێمانی بۆ بە سنتەرێکی بازرگانی بۆ شارەکانی بۆ هەرێمی کوردستان و بۆ شارەکانی خواروی عراق. چونکە ئەم بار هەڵگرانە کە هاتوون تەناهی هەرێمی کوردستان نییە هی شارەکانی خواروی عراقیشە. هەتا پڕکردنەوەی پێداویستی تەواوی هەرێمی کوردستان لەم خواردنمەنیانە نەکرێت بەشەکەی تری ناڕوا بە خواروی عراق. بۆیە من دڵنایی بە هەمووتان دەمەوە بەنسبەت موادی خۆراکی هیچ کێشە و گرفتێکمان نییە. بەنسبەت سەوزە و میوەشەوە برادەرانی سندیکای عەدوەی سلێمانی ئامادەبوون و ڕێوشێنیش دانراوە بۆ ئەوەی کە ئەوان بتوانن سەوزە و میوە وەکو جاران بگەێنە گەڕەکەکانی شاری سلێمانی و پێداویستی خۆیان جێبەجێ بکەن. و من لێرەشەوە داوا لە هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی شار و شارۆچکان دەکەم با لە مارکێتەکانە قەرەباڵغی دروست نەکەن. 4-5 کەس 6 کەس 10 کەس بچێت ناوە کاڵی خۆی بکرێت و بێتە دەرەوە بال لە ناو مارکێتەکانە نەبێ بە قسەکردن و حقایەت لەگەڵ یەکتریا بێن دەرەوەی مارکێتەکان بۆی مەجای کۆمەڵی خەڵکی تریش بن پێداویستی خۆیان جێبەجێ بکەن. بۆ پێویستیش بۆ ناکە کەمیاتێکی گەورە بکرێت لەبەر ئەوەی مادە خۆراکیەکان زیاد لە لزوم دێتە شاری سلێمانیەوە. ئێمە کێشەی بەڕاستی مەخزەنەکانیشمان لانێ هەبێ چونکە ئەو کاڵانە لانی سەعابەی ئەو مادە خۆراکی زۆرە نەکە. خۆشبەختانە جەنابی وەزیری بازرگانی کۆمەڵی گەنجینەی بەرەو ڕووکتینەوە گەلات حاڵەتێکە گەنجەکان جێینە بۆ لەو گەنجینانی ئەوان دایبێن و